شێوازی بانگەواز لە کۆمەڵگەی کوردیدا. بانگەواز ئەددەعوا بە یەکێک لە بنەماهەرە سەرەکیەکانی بواری هۆشیاری ئاینی دادەنرێت. تەنانەت گەورەترین کاری پێغەمبەران بووە ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەمویان بێت. بانگەواز بەو مانای شتێکی گرنگ هەیە بۆ ژیانی مرۆڤەکان لە هەر سات و سەردەمێکدا بێت کە زۆر جار هەر زاراوە عەرەبیەکەی دەعوا بەکاردەهێنرێت. دەعوا بە مانای جۆرێک لە میوانداری و بانگهێشکردن بۆ سەر خوانێکی گرنگ. لە ئاینی پیرۆزی ئیسلامدا بانگەواز دەبێت ڕێگای سەرەکی بۆ بڵاوکردنەوەی ئاین. بۆیەش ناوی دەعوەتی لێنراوە، واتە خەڵک بانگکردن بۆ سەر خوانی ئاین و ئاین وەرگرتن بەو پەڕی ئازادی و خۆویستیەوە. بانگەوازی ئیسلامی زۆر قۆناغی جیاجیای بڕیوە. لە سەرەتای هاتنی مێژووی ئیسلامەوە تا دەگاتە ئێستا دەیان شێواز و بەرخوردی جۆراوجۆری بەخۆیەوە بینیوە. هەرگەل و نەتەوەیەکیش هاوسەنگ لەگەڵ فەرهەنگ و شێوازی هەڵسوکەوت و عورفی خۆیدا تێکەڵی کردووە تاکو بتوانێ بیکات بە بەشێک لە ژیانکردنی خۆی و لەگەڵ ئەو هاوچێشە کلتوری و بەرخوردە معنەویانەی خۆیدا هاوسەنگی بکات. ئەمە بەو مانایە نییە کە بانگەوازی ئیسلامی کاری خۆ گونجاندن بوو بێت لەگەڵ کەڵچەر و عورفی نەتەوە جیاوازەکاندا و بەس، بەڵکو کاری زۆریشی کردووە بۆ نەهێشتنی ئەو خۆ نەگونجا و خراپانەی کە کاریگەری نەرێنی لەو کۆمەڵگایەدا هەبووە. پرسیارەکە لێرەدایە: بانگەواز چییە و چۆن دەکرێت؟ بانگەواز لە وڵاتی موسڵمانان و لەگەڵ تاچی موسڵماندا چۆن دەکرێت؟ ئەی بانگەوازی ئیسلامی لە کوردستاندا لە چه ئاستێکدایە؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا محمد وآله وصحبه أجمعين. بخيراتن تانكم وسپاس بو جنابشتان. بانگەواز لە قورئانە زۆر باس کراوە لە سونەتی پێغەمبەر عەلەیهی سەلام بۆ بە شتێکی زۆر باو، یعنی ئێمە کە ئێستا باسی کەین باسی شتێکەکەین کە زۆر باوە لە ناو موسڵمانانە. لە قورئانە بانگەواز بە سێ معنە هاتووە، بە معنای تەبلیغ و یعنی تەبلیغ گەیاندنی پەیامی خوا، ڕێنمایی خوا بۆ بەندەکانی خوا، و بە مانای ڕوونکردنەوە هاتووە، ئەلبەیان، ڕوونکردنەوەی ئەو شتانەی کە مرۆڤ پێویستی پێیەتی لەو ژیانەکەمی کە هەیەی لەسەر زەویە. مانایەکی تریشی هاتووە بریتێ لەوەی کە خێر و خۆشی بەرژەوەندیەکانی مرۆڤایەتی کە خوای پەروەردگار لە هەموو کەس باشتر ئەیزانێ ڕوون کرێتەوە بۆ بەندەکانی خوای پەروەردگار بۆ ئەوەی کە ژیانی مرۆڤ خۆش بێ. کەواتە ئەمە پێناسەی بانگەوازە، لەگەڵیشە ئامانجی بانگەوازیش هەر لە پێناسەکەەوە وەرئەگیرێ. ئامانجی بانگەوازەکە بریتێ لەوەی کە ژیانی مرۆڤ خۆش بێ، کە ئەڵێن ژیانی مرۆڤ، ئیسلام هاتووە هەردوو ژیانی مرۆڤ خۆشکە، ژیانی ئەم دنیای بەختەوەر و ئاسوودە بێ، دوور بێ لە ناڕەحەتی و لە زەحمەت و لە کێشە و گرفت و ئەوانەوە، دوا ڕۆژیشی ئەوە بێ کە خوای پەروەردگاری لێ ڕازی بێ و بە بەهەشتی بەرین شاد بێ. هەر شتێکە ببێتە مای عەزیەت و زەحمەت بۆ مرۆڤ، وەکو تاک، وەکو خێزان، وەکو کۆمەڵگایش ئیسلام قەدەغەی کردووە ئامانجی لە بانگەوازەکە بۆ ئەوەیە کە ئەم ناڕەحەتیانە لەسەر ژیانی مرۆڤایەتی هەڵگیرێ. بوونی بانخواز لە وڵاتی موسڵمانە زۆر زەرورە، بەڵێ ئەوەی کە ئەوترێ ئێمە موسڵمانین داعوە و بانگەواز وانە، بۆچی ئەو قسەیە زۆر هەڵەیە؟ چونکە ئێمە بانگەواز ڕووی لە مرۆڤە، هیچ مرۆڤێک نییە بڵێ من کامڵم، هیچ مرۆڤێک نییە، هیچ مرۆڤێکی ژیر و عاقڵ نییە لی بپرسی بڵێ تۆ کامڵ بڵێ من کامڵم، هیچ مرۆڤێک نییە لی بپرسی بڵێ من معسوومم، کە شتی وا ناڵێ. هیچ مرۆڤێکی ژیر و عاقڵ ناڵێ من معسووم، مادام معسووم نییە، مادام کامڵ نییە، پێویستە بەوەی کە لە هەڵۆپەڵەیی بگیرێتەوە، هەڵۆپەڵەکانی بۆ ڕوون کرێتەوە، کە و ئەو چاکە و چاکارەنش کە نایزانێت پێویستە بۆی ڕوون کرێتەوە بۆ ئەوەی کە ژیانی زیاتر خۆش بێ. ئێمە طبعا لە ئاینی پیرۆزی ئیسلامە دعوەمان هەیە، داعیمان هەیە، مەدعومان هەیە، وەسائلمان هەیە. دعوەکە ئیسلامەکەیە کە دعوەی بۆکەین، داعیەکە شخصەکەیە موسڵمانەکە، مەدعوەکەیش مقابلەکەیە، وەسائلەکەیش متعددە، یعنی کەس بۆی نییە تەقیدی بکە. فدعوەکردن و یعنی بانگەوازی خەڵک و بانخوازی ئەوەیە کە ئینسان کەسێکی مقابل ڕاکێشێ بۆ سەر مەسلەکی ئاینی پیرۆزی ئیسلام، و دعوەکردن لای علەما و زانایانی ئیسلام طبعا فەرضی کیفایەتە لای زۆر بەیان، وەکو ئیمامی جوەینی ئەفەرمێت دعوەیەکی لەگەڵا ئەکەیت و بانگیەکەیت و عرضی مەسئلەکەت ئەکەیت کە ئیسلامەکەتە بۆیشی ئەکەیتەوە. طبعا فەهمی حجەمان هەیە،
وإبلاغ حجة معناها إما اكتفاء ناكن بإبلاغ حجة وإنما فهم حجيش مهمة كإسلام تيبقى لإسلام شردنية يعني يكسر نص كيبو باسكي وإنما فهم زور مهمة كلها مو قرآن يقجر وشي فهم هاتوا قرآن فرمي ففهمناها سليمان يترك واتفهم زور مهمة بو أو كسيك تيبقيني رايكشي بو أم ديني إسلاما بو أم مسلك همو يعني همو كسبيرة دعوة طبعا همو مسلك وهمو منهجك كخلق رائك شبيرة دعوة بلام أساسي كلمة دعوة هي مسلمانانا هي دي يعني بيروزي إسلامه وكسي مقابلش هج كسبه يعني هج كسبه أو دعوي لسر يعني أتواني بيبلي مدعو چونك تو يعني لدينك أجيد أم دين فراوانا ناتواني همو چمك كان يعني بيك جار طرحيكي وإنما جاري وهي أم دين پێویستی بەساڵێکە هەرتا هەبووی تەرحەکەی یعنی کەسێکی مسلمان شەر نییە لە یەک ڕۆژە هەمووی تێگەێنی شتیوان نییە ئیسە مسلمانمان هەیە ئەیەنی شەهادەی پێڵێ شایەتومانەیەنێ و بۆ مسلمان هەچ کاتێ چووە نوێژە و دەستی کرد بە نوێژکردن و زەکاتدان و ئینفاق کردن و حەجکردنەوە پێوترێ ئیماندار فمەسئلەی داعی و بانخواز ئەو کەسەیە کە دەستی خەڵک ئەگرێت و لە خزمەتی خەڵکایە و طرحی ئیسلام ئەکات بە شێوازێکی يعني حضاري وبشوازكي يعني جوان وبخت تسليم يكابو أوي بضاعة كمان هميشة يعني لا يخلق ناشرين نبه ولا بازار جا بضاعي صيني وياباني هي همو كسيتواني بضاعة كان بينة بازار وبضاعية ما بياباني أزانين يعني بضاعي إسلام بضاعي كي جوانا فهي واموايا يعني بانخواز بزاني شون دعوة أكاد وكي بانجي كي أكاد دیارە کاری بانخوازی ئەگەر بمانەوێت لێ حاڵی بین بانخوازی بەچی ئەوترێت بانخوازی چییە بانخوازی لە کەسێکەوە بۆ کەسێکی تر پێناسەکەی ئەگۆڕدرێ لە کۆمەلگایەکەوە بۆ کۆمەلگایەکی تر پێناسەکەی ئەگۆڕدرێ بەڵام بەگشتی بانخوازی بانکردنی خەڵکە بۆ لای ئیسلام و بۆ لای قورئان کە خوای پەروەردگار دای بەزاندووە بۆ ئومەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆی ئەو خەڵکە لێی شارەزا بێت کاتێک کە کەسێک هەڵەسێت ئەم قورئانە بە خەڵک ڕائەگەیەنێت یان فەرموودەی پێغەمبەری خوا بە خەڵک ڕاگەیەنێ ئەو کارە پێوترێ کاری بانخوازی جا ئەرزم کردن بانخوازی لە کەسێکەوە بۆ کەسێکی تریان لە کۆمەلگایەک بۆ کۆمەلگایەکی تر پێناسەکانی جیایە ئەگەر کەسێک لە وڵاتی مسلماناندا کاری بانخوازی بکات ئەمە کارەکەی جیایە لەگەڵ کەسێکدا لە وڵاتێکدا کاری بانخوازی بکات کە وڵاتێکی نامسلمانە وڵاتێکە کە نەک باوەڕی بە قورئان نییە بەڵکو باوەڕی بەخوای پەروەردگاریش نییە بۆیە پێناسەی بانخوازی بە گوێرەی کۆمەلگاکان ئەگۆڕێت بەگشتی بانخوازی بانکردنی خەڵکە بۆ لای دینی خوای پەروەردگار بە شێوازێک کە ئەو کۆمەلگایە پێویستیان بەو شێوازە بانکردنە بێت جا ئەگەر بانکردنی خەڵک بێ بۆ ئیمانهێنان ئەوە بابەتێکی ترە ئەگەر بانکردنی خەڵک بێ بۆ شارەزابوون لە قورئان و فەرموودە خۆی مسلمانە بەڵام تۆ وەکو مزاکەرەیەک یادی خەیتەوە ئەو بابەتێکی ترە بانگوازکردن لە عالەمی ئیسلامیە لە وڵاتی ئیسلامە ئەتوانین بڵین ئەمر بە چاکە و نەهی لە خراپەیە کە واجبی هەموو مسلمانێکە فەرماندان بە چاکە و نەهیکردن و جڵۆگیری لە خراپە بۆ ئەوەی کە مسلمانان یەکتری وریاکەنەوانێ کاویش لە سورة والعصر هاتوا والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر تواصي بالحق وتواصي بالصبر أكيت بابي أمر بچاك ونهي لخرابة كواجبي همو يكيكمانا چونك هوكاركان زورن كبيتا معي للريلادان وسار كردنوي مسلمان بو أوي توشي أو النبي بو أوي دائما ملتزم بها بحقه بو أوي آرام بقري لسلوشتانية الري بيويستكا سیستەمی ئەمر بە چاکە و نەهی لە خراپە لە هەمومانە ڕنگ باتەوە هەمومان پێی هەستی بانخوازی و بانگەواز بریتە لە خاڵ یەکەم توانین بڵین بریتە لە بانکردنی خەڵکی بۆ تێگەیشتنێکی نوێ لە ئاینەک لە ئیسلام یان ئەتوانین بڵێن بریتە لە هۆشیارکردنەوە و بێدارکردنەوەی مرۆڤەی باوەڕدارەکان بۆ تێگەیشتنێکی سەردەمیانە لە ئیسلام و لە بنەماکانی ئیسلام. دیارە ئێستا وەکوتم بابەتی بانگەواز چەندها کۆلێژ هەیە لە عالەمی ئیسلامیە تایبەت بە بواری داعوە و بانگەواز و چەندەها کتێب و نووسراوە لەم مەیدان و بوارێ و چەندها کەناڵ و بەرنامەی تایبەتیش هەیە بۆ ئەمە ئەوەی کە وەرئەگیرێ لەو کۆلێژ و لەو کتێب و سەرچاوانی کە لە بەردەستایە ئەوەیە کە ئەو کەسانەی کە
بانگەوازەکرێن پۆلێن کراون تەسنیف کراون هەندێک خەڵک ناموسڵمانە پێویستە موسڵمان بن ئامانجی بانگەوازەکە بۆ ئەوەیە لە وڵاتی ئێمە ئەسڵ وایە خەڵک موسڵمان بێ مادام خەڵک موسڵمانە مەرج نییە ئەم داع و بانگەوازە بۆی بڵێ خەڵک موسڵمانەکەم بەڵکو بۆ ئەوەیە کە خەڵکێک جارێکی تر بێنیتەوە سەر ڕاستە شەقام وەکو ئەوەی کە ئەسڵ وایە قوتابی بخوێنێ بەڵام هەندێک جار ناخوێنێ مامۆستا کە ڕێنمایی ئەکا خۆ بۆ ئەوە نییە کە ئەمە بکاتەوە بە قوتابیش ئەمە خۆی قوتابیە بۆ ئەوەیە کە بێنێتەوە سەر ڕاستە شەقامەکەی خوێندنەکەی بانگەوازی شوایە ئەسڵ وایە ئەو خەڵکی ئێمە موسڵمانە بەڵام لەو ڕۆژگارەیە بەهۆی بڵاو بوونەوەی گوناه و تاوان و خراپە و لەلایەکی تریش بەهۆی دوورکەوتنەوەی خەڵک لەخوا لاوازی پەیوەندی مرۆڤەکان لەگەڵ خوایە ئەمە وای کردووە کە ئێستا زیاتر خەڵک ئاتاج و محتاجی بانگەوازە خەڵکی موسڵمان چونکە خوای پەروەردگار پێش هەموو شتێک بەرنامی بۆ موسڵمان ناردووە بەرنامەی خوای پەروەردگار بۆ موسڵمانە و بۆ سەرجەم مرۆڤایەتیەوە گومانی تیانە بەڵام ئەوەی کە پێویستە لی بەهرەمەند بێ خەڵکێکی موسڵمان و خواناسە کە لای داوە لە ڕاستە شەقامی خوای پەروەردگار ئەم لادانەی مرۆڤایەتیش لە ڕاستە شەقامی خوای پەروەردگار ڕێژەییە نسبیە ڕەنگە من لە 150 لام دابێ موسڵمانێکی تر 140 لای دابێ کەسێکی تر 180 بەو شێوەیە هەر کەسێک کە لای داوە لە ڕاستە شەقامی خوای پەروەردگار پێویستە داع و بانگەواز بکرێ بۆ ئەوەی کە ئەو هەڵەیی ڕاست بکرێتەوە چاک بکرێ طبعا کلمەی دعوە عامە يعني ئەسڵی دعوە ئیستا لەناو ئێمەیە زۆربەی زانایانی معاصرین ئەڵێن دعوە متەوەقیفە لەبەر ئەوەی ئێمە ببێ ئەوەی زەحمەت بکێشین ئەم خەڵکە موسڵمانە لە 170 بە فەزلی خوا یعنی ئیمام و خەتیبی مزگەوت ڕۆژی جمعە 400 نەفەری لەبەردەسایە ئەگەر خوای پەروەردگار بیوتایە لە بەیانی زۆر هەستە ئەو خەڵکە درگا قاپی لە قاپی بە و بیانینە بۆ مزگەوت ئێمە بەبێ زەحمەت ئەوەی زەحمەتمان کێشا بێ ئەو خەڵکە هاتۆتە بەردەستمان فلە 170 دعوەی نەجات داوە وإنما ئەمەیکە لەناو ئێمەیە ناو مسلمانان زۆربەی زانان پێڵن تەذکیرەیە ئەمە وذكر فإن الذكرى تنفع المؤمنين لەبەرەوەی ئەسڵی دعوە لەگەر غەیری مسلمانە ئەکرێ بەڵام لە هەمیشە لە ناوەڕۆکی دعوە کەم نابێتەوە ئەگەر بڵین ئەمەش جزئێکە لە دعوە بەڵام مسلمان لە ئومەتی ئیسلامە و مسلمانی خۆمان لە 170 تەواو کردووە وەکو تەلەبەی وەکو قوتابی قوتابخانە جاری وا هەیە لە چەند دەرسێکا ڕاست ببێ خۆ جامیعەیەنە و زانکۆیەیان ئەو ماحەدە ئەو قوتابخانەیە و کەسە فەسڵ ناکەن لە زانکۆکەی بەڵکو چانسی زیاتریێنێ دەوری دووهەم هەیە ساڵی داهاتوو هەیە مسلمانی جوایە جاری وایە لە یەک دوو دەرسا ڕاست ببێ نوێشکەر هەیە عراقە خواتەوە ئەمە خۆ دەری ناکەین ئێمە پێی ئەوترێ لەگەڵ ئەمەیە دعوەیە لەسەر ئەوەی کە تێگەێنین کاکە ئەمە ئەوە ناگوجێ بەیەکەوە و کەسێکیش هەیە بۆ نمونە یعنی هەر مسلمان نییە ئەوە کەلیمەی دعوەی لەسەر یعنی لەسەر تەنفیز و جێبەجێ ئەکرێت کە بڵێ ئەمە فعلەن داوام لەگەڵا کردووە ئەمما بۆ ناو خۆمان زۆربەی زانایان ئەڵێن پێی ئەوترێت تەذکیرە چونکە ئاەتی تەذکیرە لە قورئانە 6 ئاەتە وەکو وتم وذكر فإن الذكرى تنفع المؤمنين وأصل وایە ئەم دعوەیە يعني ئینسان هەمی بێ غەمی بێ وەکو رسول الله عليه الصلاة والسلام دائما لە خەمی خەڵکا بووە تۆ لە خەمی خەڵکا بیت هەر ئیتر دعوە بێ تەذکیرە بێ لا مشاحة في الاصطلاح کێشەمان نییە المهم ئێمە دعوەی ئیسلام هەموو غەممان بێ خەوی پێوە بینی ئەو خەڵکە ڕاکێشین بۆیە نوح وتی یا بونەیە ئیبراهیم وتی یا ئەبەتی پێغەمبەران هەمویان ئەیەن یا قەومی کەواتە بێ بە شێوازێکی جوان ئەو خەڵکە ڕاکێشین و دەستی خەڵک بگرین و هەمیشە بیرمان نەچێ رسول الله عليه الصلاة والسلام چەنەها ئاەت بۆمان ڕوون ئەکاتەوە چەنە خەفەتبار بووە لەسەر ئەوەی کە ئەم خەڵکانە نەهاتنە سەر يعني مسلكي إسلام فلا تذهب نفسك عليهم حسرات إن الله عليم بما يصنعون وقد نعلم إنه لا يحزنك الذي يقولون ولكن لا يكذبونك فإنهم لا يكذبونك ياخذ أفرمي واصبر وما صبرك إلا بالله كواتئما فلعلك باخع نفسك على آثارهم أبيها ميشا همان بي غمان بي وكو مولانا أفرمي مولانا جلال الدين الرومي إيشمان لسر ذات كان بي الروح كان بي جست كان بي بروفا كان بي كيشمان نبي هشكسي هيا إما ئیسلام هاتووە ضدی زمانی کافر بێ نەک ضدی کافر بێ زۆر جار بەداخەوە ئێمە ویستین کە خەڵکێک ئەڵێ باشە لە وڵاتی مسلماناندا خەڵک بۆ بانگەواز دەکات خەڵک بۆ داواکات لە کاتێکدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە شاری مەدینە بووە ڕۆژانە نوێژی جومعە ئەنجام دراوە ڕۆژانە لە نوێژی جومعەدا بانگی خەڵک کراوە بۆ شارەزابوونی زیاتر لە دین بۆیە حڵەت یەگەشتنەکە لێرەدایە خەڵکێک پیان وایە کە کاری بانگخوازی تەنها
بانکردنی خەڵکینە مسلمانە بۆ ئیسلام وانە بەڵکو سەحابەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک کۆبوونەوە ئەیان فەرموو تعال نؤمن ساعة با سعاتێک ئیمانمان تازەکەینەوە بۆیە ئەوە هەڵەیە وا بزانین بانگەوازکردن تەنها لە وڵاتینە مسلماناندا ئێستا لە وڵاتی ئێمەدا شعبی کوردی گەلی مسلمانی کورد ئەلحەمدولیلا زۆربەی مسلمانە زۆربەی دیندار و خواناسە کاری بانگەوازی لێرەدا پێویستە بۆ پێویستە بۆ ئەوەی بە خەڵک بڵێم خەڵک مسلمانە بەڵام ئازاری دراوسەکەیەدا خەڵک مسلمانە ڕێزی بەرامبەرەکەی نازانێ خەڵک مسلمانە نازانێ منداڵەکەی پەروەردەکە خەڵک مسلمانە بەڵام لە بازاردا مەعاملەیەکی مسلمانانە ناکات خەڵک مسلمانە بەڵام ڕۆژانە کارگەلێکەکە لەگەڵ کاری مسلماناندا ناگونجێ ئەمە گرنگە کەسانی بانخواز ئەم بابەتە بۆ خەڵک ڕوونکەرەوە پێوترێ بانخوازی مەرج نییە ئێستا هیچ مامۆستایەک لە کوردستاندا لەسەر مینبەر ڕۆژێ لە ڕۆژان لە جومعە نەوێتەوە خەڵکینە ئادەی ببنە مسلمان نا ئەڵە خەڵکینە لەگەڵ دایکا باش بن لەگەڵ باوکتانە باش بن لەگەڵ دراوسەیە باش بن لەگەڵ وڵاتانە باش بن وڵاتان خۆش بێت ژینگە بپارێزن ئەمنێتی وڵات بپارێزن ئەمە داوەکەیە ئەمە بانگەوازەکەیە ئیدەن بانگەوازەکە بۆ شارەزابوونی خەڵکە لە دین نەک بۆ مانکردنی خەڵک بۆ لای ئیسلام ئەوە لە عالەمی ئیسلامی بۆ هەموو مسلمانەوە ئەمری خۆ پێغەمبەری خوایە کابێ مسلمان هەستێ بە ئەو ئەرکەی کە لەسەر شانێتی ئەرکەکەش خوا بۆی دانا و پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی کردووە کە چییە کە ئەبێ مسلمانە ئیجابی بێ ئەبێ دەوری خۆی بینێ لە ژیانە ئەبێ هەوڵ بە ئاگای لە بەرامبەرەکەی بێ لە دەوروبەری خۆی بێ کە ڕێنماییان کاوە چی چاکە ئەویان پێ بڵێ کەلیمەیەکی خێر سەدەقەیە زەردەخەنەیەک سەدەقەیە ئەمانە هەمووی دەوری خۆی بینێ لە کۆمەلگا نابێ کەس خۆی لەو بەرپرسیاتێ بدەزی کلکم ڕاین و کلکم مەسئول عن ڕایەتی هەموو کەس بەشی خۆی مەسئولیەتی هەیە شوانە و بەرپرسە لەوانەی کە لە بەردەستیایەتی باوک بۆ مناڵەکانی دایک بۆ مناڵەکانی و بۆ خێزانەکەی و بەو شێوەیە کار بەدەست بە هەمان شێوە هەموو کەسێ بەشی خۆی بەرپرسیارەتی هەیە لە کۆمەلگەی ئیسلامیە بانخوازیش دەورێکی زۆر گەورەی هەیە کە کۆمەلگا هوشیارەکاتەوە لەو مشکلانەی کە هێتە ڕێی چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە فەرمێ کۆمەلگا وەکو کەشتیەک وایە ئەگەر بڵێن باشەکانیان لە قاتی سەرەوە بنەوەی تریش کە کەمتر باشن یا خراپن لە قاتی خوارەوەن ئاوەکەش لە قاتی سەرەوە ئەمانەی خوارەوەڵێن جا ئەمە بۆ بچینە سەرەوە بۆ خواردنەوە بۆ لێرە و کونێکی تێنەکەین ئەگەر ئەوانەی سەرەوە دەستیان نەگرن هەمویان بەیەکەوە غەرقە بن جا بێ بانخوازان ئاگایان لەوە بێت کە کەشتێکە غەرق نەبێ و هەمویان بەیەکەوە تیانەچ بانگەواز هۆکاری خۆی هەیە شێوازی خۆی هەیە ئەکرێت تاکە کەسی بێت ئەکرێت لە ڕێڕاگەیاندنەوە بێ ئەکرێت لە ڕێگای گروپاتەوە بێ ینی بانگەواز شێوازی زۆرە هەرچەند لە ئێمە وارە هاتوین بانخواز ئەو کەسەیە کە چەند بەرنامەیەکی هەیە لە تەلەڤیزیۆنەکان لە ڕاگەیاندنەکان بەڵام لە ڕاستیە هەموو کارێک بچێتە خزمەتی بێدارکردنەوەی خەڵک بۆ تێگەیشتێکی تازە لە ئیسلام پێوترێ بانگەواز لە ڕاستیە ئەم وشەیە ئەبێ لەسەری بوەسین تۆزێک لە ڕوانگەی قورئانە و لێکی بینەوە حقیقەتێکەیە ئەویش وشەی داعوە و داعی واتە بانخواز و بانگەواز دوو زاراوەند تێکەڵاو بووە لەگەڵ ئێمە ڕاهاتوین کەوا بەکاری بێنین لە ڕاستیە ئەم دوو چەمکە خۆی ئەم دوو زاراوە خۆی بۆ بێباوەڕە کاتی ئەوترێت داعوە بانگەواز بۆ بێباوەڕە بەڵام ئێمە شتێکی گەورەترمان هێلەوە چکە تۆ لە بانگەوازە تەنها قسەی خۆتەکەوت و ئەڕۆیت بەڵام ئیشی کەسی ئیماندار من و تۆ ئیماندار بەرامبەر بە یەکتری بریتیە لە تعلیم لە تەسکیە لە تەربیە لە تەسکیرە ئەمە ئیشی بانخوازە کە بانخوازانی ئەمڕۆ کە لە کوردستانە کارەکان ئیشیان ئەمەیە بیرخستنەوەیە پەروەردەکردنە وشارکردنەوەیە و تێگەیاندنی ئەو خەڵکەیە دیارە ئێمە بانگەواز ئەتوانم بڵێم دوو مانای هەیە پێشتر پێش ئەو پرسیارە بانگەواز مانایەکی گشتگیری هەیە هەموو کەسێ بانخوازە هەموو مسلمانێک ئەمە زۆر جار وتومان ڕەنگە منداڵێک بە منداڵێکی برادری بە ڕەفیقێکی لە قوتابخانەیەکە کە ئەڵێ ئەو شتە جوان نیەمەی کە ئەوە جۆرێکە لە بانگەواز خۆ ئەمە بابەتی بانگەواز و مەبادی داعوە ئەوانەیشی نەخوێندووە بەڵام ئەی زانێ خوای پەروەردگار وای سروشتاندووە فیترەتەکەی وایە کە بزانێ بانگەواز چییە خاڵی بەهێزی بانگەواز لە ڕوانگەی دینەوە بانگەواز لەلای ئێمە بۆ لای دینی خواکرێ ئودعو إلى سبیل ربک بەپی ئاەتی قورئان بانگەواز بۆ لای دینی خوای پەروەردگارەکرێ بۆیە خاڵی بەهێز بۆ بانخواز ئەوەیە کە پەیوەندی بەهێز بێ لەگەڵ خوایە
بە ئەندازەی ئەوەی کە ئینسان پەیوەندی لەگەڵ خۆیان بەهێز بێ کە دووشتیش پەیوەندی ئینسان بەهێزەکە لەگەڵ خۆیە علم و زانست و زانیاری لەگەڵ عیبادەت و تاعەتە کە ئەوە پێوترێت تەقوا. هەموو کەسێک پێویستی بەم دوانێ بۆ ئەوەی کە بێ بە بانخواست کە ئەمە خاڵی بەهێزە. جا بە ئەندازەی لاوازی ئەم دوانە کاڵین زانست و زانیاریش ئەوە ئێتر مەدانێکی زۆر فراوانەی بانخواز ئەبێ لە هەر شتێک بزانێ و لە بوارەکەی خۆشە چۆن دەڵێت جوولەکەی ئەگەر هەمووشی نەزانێت کولی نەزانێت بێ جولی بزانێت ناوەڕۆکەکەی ئەساسیاتەکەی بزانێت. خاڵی بەهێز بۆ بانخوازەوەی کە پەیوەندی لەگەڵ خوای پەروەردگارە زۆر بەهێز بێ چونکە ئیشی ئەم بۆ لای خوایە هەتا پەیوەندی لەگەڵ خوای پەروەردگارە بەهێز بێ و ئەبێ ئەو دوای ئەمەیش ئەبێ هەوڵدات زانست و زانیاری مەعریفەتی ڕۆشنبیری سەقافەتی خۆی بەهێزکە لە هەموو بوارەکە بە تایبەتی لەو بوارەی خۆیە. ئەگەر بڵین ئەوەی کە خاڵی لاوازە لەم ڕۆژگارەیە بۆ بانخواست پێم وابێ ئەوەیە کە نەقسی مەعریفەمان هەیە زانست و زانیاریمان کەمە بە تایبەتی بانخواست ئێمە زانەکان وتیانە دوو جۆر زانست هەیە زانستێکی خوایی ئیلاهی کە وەحیە زانستێکی حیاتیشمان هەیە کە پێوترێ علومی حیاتی. من پێم وایە لە هەردوو بوارەکە نەقسمان هەیە ئمە زۆر جار ئاگامان لێ بانخوازێک ئاەتێک فەرمودەیەک ڕاڤکە بەو شێوەی خۆی ڕاوەی نەکردووە ئەوە لە بوارەکەی خۆیان وەکو پێوی شارەزانیە دواتر لە علومە حیاتیەکەی ئەوەی کە پێوترێ زانست و زانیارەکە کە پەیوەندی بە ژیانی ئینسانەوە هەیە پزیشکیە جوگرافیە مێژووە هەر شتێک لەوانە کە هەیە جیلۆژیە ئەوەی کە پێوترێ علومی ئینسانی بە شێوەیەکی گشتی ئەمانەیش پێویستە بانخواست هەر لە شتێک بزانێ کە ئەوانەی زانی ئەو کاتە هەرچی ئاەتەیە کە تۆ باسی بانگەوازەکەی ئەو ئاەتانە کە باسی بانگەوازە ئەو ڕێنمانەی خوا کە باسی بانگەوازەوەی پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام کە باسی بانگەوازە ڕووی لە مرۆڤە ئەبێ شتێکی لەمێشی لەگەڵا بێ کەواتە من پێم وابێ نەقسی سەرەکیمان لە کەم خوێندنەوەیە کەم زانست و زانیاریایە هەوڵ نەدانە وەستانە لە ئاستێکە ئەمە زۆر گرفتمان هەیە بانخوازان زانایانی ئاینی ئەمە گرفتێکی ئەوەیە کە ئیجازەیەک وەرەگرێ شەهادەیەک وەرەگرێ و بوەستێ ئەمە زۆر هەڵەیە ینی پێی وابێت کە ئێتر ئەوە بوو بە خاوەنی ماسەریا بوو بە خاوەنی دکتۆرایە بوو بە خاوەنی ئیجازەی علمی کە پێشتر هەبووە ئێستەی شەر هەیە لەم ئاستەیە کە وەستا ئەمە زۆر زەرەرەکەین بەڵام کە هەر بەردەوام بوو لە خوێندنا ئێتر ئەمە بێگومان بەهێزە بێ کەواتە خاڵی بەهێزەکەی ئەوەیە کە پەیوەندی لەگەڵ خۆیان باش بێ و زانست و زانیارەکەیشی بەهێزکە و خاڵی لاوازیش بریتێ لەوەی کەوتم یەکێک لەم دوانە نقصانی تێکەوێ ئەو کاتە بانگەوازەکەی ڕوو لە لاوازی ئەکات. خاڵی بەهێزی بانخواز یعنی ئێمە بانخواز با بزانین یعنی جاری وا هەیە هەمووی مانخسۆتە سلکی بانخوازیەوە یعنی خەتیبی مزگەوت پێی ناڵێن بانخواز خەتیبی مزگەوت پێوتێ یعنی وتاربێش ئەمە وتارێکە جومعان تەقدیمیەکات تحلیلێکی هەفتانەکە بۆ مسلمانانە پێی ناوتێ یعنی داوە کەسانی کە هەیە مەسەلەن سەفەرەکەن لە سەفەرە داواکەن کەسانی کە هەیە لەسەر ئەو جادەیە داواکەن کەسانی کێ هەیە مختصن فە مەسئلەی خاڵی بەهێز ئەوەیە ئەلحەمدولیلا هەموو کەسێ هەموو بانخوازێ ئەگری نەفەسێکی داوای تایە و نەفەسێکی یعنی خوای گەورەی لا گرنگە و ئاینەکەی لا گرنگە و محەممەدی لا گرنگە ئەمە بای هەموویەتی یعنی ئێمە هەچ کەسێ احتیمام بە داوە بات فمرحبا به وأهلا وسهلا يعني وأم دعوة هي يعني حكر نية لسر مجموعة خلق بلكو دعوة أبيها مو كسر للأخوية شنا يعني مستواي شنا بيت أبي دعوة بكابوي رسول الله فرمي بلغوا عني ولو آية بلغوا تكليف عني تشريف ولو آية تخفيف كواتا هج كسر يسوى للضالين آمين بو أو خلق شرح كي أو دعوة أو الرون كدنوية فخالي بهذا ويا الحمد لله همو كسيك أو نفسي هبه أو برأي من وزور بهذا همو كسي خوي بخاطة يعني سلكي دعاته وخالي بهذا أويا يعني مسلمان أبيها ميشا هول بعد خوي بهذا كالرجانة هاش كسي نصيحتي كلي ورجري يعني كبوين ببان خوازي ترى أو بري دنيا ما نقرتوا بيسمع بنصيحتي خلق بيسمع بأموجاري خلق بيسمع بالتفننة شون أم دعوة بجينين أساليبي أم دعوة أما اشتكي مفتوحة أدعو إلى سبيل ربك بتشي ندعو وتيبو خويان شون يكي بسيدي يكي بالمايكو يكي بيامك أنا يكي بنوسين أما مفتوحة يعني فأبي الرجانات تفنن بكات أو كسا بو أوي بهيز بي وبو أوي يعني روج بروجتي تازة يعني شون علي محسوب بجواني محسوب على سر الإسلام يعني خالك بهيز بي ولاواز بي أويك روجانة بيسمان بخوي النوية
ڕۆژانە پێویستمان بە مطالعەیە، پێویستمان بە کتێب خوێندنەوەیە، پێویستمان بەوە نییە کە شادێکی ماستەر و دکتۆرەمان وەرگرت ئێمە متەوەقفین، بالعکس شادەی دوای دکتۆرا ئیشی من دەست پێەکە، دوای ماستەر ئیشی من دەست پێەکە، وانە هەمووی کلیلن ئەمان دەنێ و یعنی بەرچاوڕوونیەکە. ئەمما دوای ئەوە تەکالیفەکە زیاترە بێ، زیاتر مکەلەفین بە مەسئلەکان. بەڕەئی من بانخواز دوو شت زۆر مهمە: یەکەم مطالعەکردن و علم وەرگرتن و خوێندنەوە، دووهەم ئوسلوبی طەرح، ئەبێت بزانی چۆن طەرحیەکەی مامۆستا هەیە من یان لەگەڵ مامۆستا محەممەد یان لەگەڵ مامۆستا فڵان جیاوازن شخصەکان، ئەبێ هەر یەکە ئوسلوبی خۆی هەبێ و ئەوەش لە ڕەسوول الله لە سیرە و کونیەی پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی ئەیبینین کە چۆن دعوەی کردووە. دیارە خۆکو بەڕێزت فەرموو خاڵی بەهێز هەیە و خاڵی لاوازیش هەیە. دیارە هەردووی هۆکاری هەیە. ڕەنگە خاڵی لاوازی بانخوازەکان ئەگەر بڵین خاڵی بەهێزی ئەوەیە یەکەم بە شێوەیەکی خۆماڵیانە ئیسلام، واتە بە کوردیانە و بە کوردەواریانە ئیسلام تەرحەکەن بۆ میلەتەکەیان، ئەمە خاڵی بەهێزە. و بوونی چەندین ڕموزی داعوی گەورە، چەندین کەسایەتی بانخوازی گەورە لە کوردستانە، ئەمیش خاڵێکی تری هێزی داوە بە بانخوازان لە کوردستانە. ئەمە دوو خاڵی زۆر گەورەیە و بوونی چەند کەناڵێکی ڕاگەیاندن، ئەمەش خاڵێکی تر کە هێزی داوە بەو قەزیەیە. بەڵام ئەوەی کە تۆزێک ئەنی لەمپەری خسۆتە بەردەمی بانگەوازەوە یان بانخوازانەوە چەند زۆفێکەیە. یەکەمیان بریتە لە مەسلەی دەرنەچوون، زۆر هەرچەند ئەلحەمدوللیلا سپاس بۆخوا زۆر لە بانخوازەکان ئەویان تێپەڕانووە. ئێستا زیاتر جەماوەری قسە ئەکەن، بە ئاسۆیەکی فراوانتر قسە ئەکەن، لەوە دەرچووە لە چوارچێوەیەکی حیزبایەتی تر تا قسە بکە، بەڵکو ئێستا لە چوارچێوەیەکی فراوانتر قسە ئەکە و ئێستا بوونی ئینستیتوتی بانخوازان خۆی بۆ خۆی کارێکی گەورەیە کە دروست بۆ بانخوازەکانی یەکیان کردە جارێکی تر و ئەنێ بە شێوازێکی تر بانگەواز بێن بە هەموو هەرێمی کوردستان و بە هەموو کوردزمانان. ئەمە خۆی بۆ خۆی کارێکی گەورەیە. بەڵام خاڵێکی تر لە خاڵە لاوازەکان بریتە لەوەی زیاتر ئێمە خیتابەکانمان خیتابێکی عاتفیە، خیتاب ئیش لەسەر عاتفی خەڵکەکەین. زۆر خیتابمان لەسەر جارێکە عەلایەن عەقلی خەڵک نەکردووە. زۆر لە بانخوازەکان کە بەداخەوەی ڕەنگە ئەمەش وا بێت چونکە زیاتر جەماوەر حەزی بەو تەرزە قسەکردنە هەیە کە حەماسەتی بجۆڵنی، کە عاتفەی بجۆڵنی، کە بیگرێنی. بۆیە زۆر لە بانخوازان یان زۆر لە وتاربێژان ئیش لەسەر ئەمە ئەکەن بۆ دروستکردنی جەماوەری بۆ خۆیان، ئی لەسەر لایەنی عاتفی ئەکەن. خاڵێکی تری لاواز بریتە لە خیتابی ئێمە خیتابی دینە، نەک خیتابی تەدەیون. جیاوازی چی لە نێوان خیتابی دین لەگەڵ خیتابی تەدەیون؟ خیتابی دین شمولیە، یعنی گشتگیرە، میسالیە. بەڵام تۆ کاتێک باسی دینەکەیت، باسی تەدەیونەکەیت، باسی تەدەیونی منەکەی، دینداری منەکەی لە چوارچێوەیەکی دیاریکراوە لە هەرێمی کوردستانە، لە شارێکی بنمۆک سلێمانی لە گەڕەکێکە. من کەسێکم تەدەیونی من جایە لە تەدەیونی تۆ، دینداری من جایە لەی تۆ، هی تۆ جایە لە کەسێکی تر، پیاوێ جایە لە ژنێک، دەسەڵاتدارە جایە. بۆیە ئێمە دایما یین ئیسلامێکی شمولی و گشتگیر تەرحەکەین بۆ خەڵک، نەک ئیسلامێک کە کێشە ئەو خەڵکە بێت کە واتە خیتابی تەدەیونمان نییە، خیتابی دینمان هەیە. واتە ئەمانەوێ ئەم دینە گشتگیرە بەسەر خەڵکە بسەپێنین، بۆ خەڵکی شەرحکەین بەچی، بۆ ئەوەی کە ئەو خەڵکە پێمان وایە بەوە زیاترێتەوە پێشەوە و زیاتر مراجعی خۆیەکات و گۆڕانکاری لە خۆیەکە. لە کاتێکە ئەگەر ئێمە دەست بەرین بۆ خیتابی تەدەیون، بزانین دینداری لە ئەمڕۆیە پێویستی بە چییە، لەم هەرێمی کوردستانیە خەلەلەکان لەکوێن، خاڵی هێز لەکوێیە و خاڵی لاواز لەکوێیە، ئەلێرە ئەتوانین بانگەواز ئەوەی تر پێش بکەین. کەواتە ئەمانە چەند خاڵێک بوون لە خاڵی هێز و لە خاڵی لاواز لە بانگەوازی ئەمڕۆیەکە بەدی ئەکرێت. بانخوازی دروست کەسێک کە بانخوازێکی دروست بێ بەڕاستی ئەو کەسەیە کە ئەوەی بە خەڵک ئەیڵێ خۆی لە پێشدا جێبەجێ کات، ئەو بانخوازێکی دروستە. بانخوازی دروست ئەوەیە کە کەسێک ئەچێتە مەیدانی بانخوازیەوە سیلاحی مەیدانەکەی پێبێت، واتە علم و زانست و زانیاری پێبێت، علمێکی پێبێت کە علمی قورئان و فەرمودەی پێغەمبەری خوایە، علمێکی پێبێت کە علمی واقعە، چونکە مەرج نییە هەتا ئاەتەکانی قورئان بەشێک لە ئاەتەکانی قورئان کاتونەتە خوار و لە کاتی جنگاتونەتە خوارەوە، ناکرێت لە کاتی سیلما تۆ باسییان کەی، بەشێک لە ئاەتەکان لە کاتی سیلما دابەزی و ناکرێت لە کاتی جەنگا باسییان کەی. بۆیە زۆر گرنگە ئەو کەسێک کە داعیە علمی بێجگە لە بە قورئان و فەرمودەی پێغەمبەری خوا بە واقعی موسڵمان هەبێ، پاشان علم و زانست و زانیاری بە بەرامبەرەکەی هەبێ، لەگەڵ کیا قساکەی، کێ ئەدوێنی، بەرامبەرەکەت ئایا لە چ جۆرێکە. خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ
ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن. خواهی پەروەردگار ئەفەرمێ بە سێ شێواز بانگەوازی خەڵکن. عولەما فەرموون بە تایبەتی ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە تەفسیرەکەیە کە تەفسیر القیم لە ئیمام ابن القیم لەوێدا باسیەکە ئەفەرمێ ئەم ئاەتە بۆمان باسەکە خەڵکی سێ جۆرن کەواتە ئەو کەسەی کە داعیە ئەبێ سێ بەرنامەی جیاوازی پێبێ بۆ ئەو کەسە. بۆیە خاڵی سەرکەوتنی ئینسانی بانخواز ئەوەیە علم و زانست و زانیاریکی تەواوی بێت، تەدریبێکی باشی کرد بێت لەسەر ئەو شتێک کە ئەوێ بیگەێنێت و بەرامبەرەکەی خوێند بێت و عەقڵەتی بەرامبەری کێشەی بەرامبەری گرفتەکانی بەرامبەری ئەو واقعی کە بەرامبەری تایە. چونکە ئەمڕۆ خەڵک نەبوونە تۆ ناکرێ کەسێک پارەی نییە باسی ئەو بکەی زەکات چۆن دەرکات، کەسێک مەسەلەن خێزانی نییە تۆ بێ باسی پەروەردەکردنی منداڵی بۆ بکە خەرەوە خێزانی نییەنەوە منداڵی نیێشتا چۆن باسی ئەو بکە. بۆیە زۆر گرنگە حاڵی مەدعو کەسێک کە بانگێکن ئێمە ئاگامان لێبێ. پاشان پرسیارەکەی جەنابەت خاڵە لاوازەکان یان خاڵە بەهێزەکان. طبعاً خاڵی لاوازی ئینسانێک کە داعی بێ بەڕاستی ئینسان کە داعی بوو بانخواز بوو کۆمەڵی معەویقاتی زۆر ڕووی تێکە واتە کۆمەڵی بربەست ڕووی تێکات. هەندێک لەو بربەستانت ئەتوانم بڵێن بربەستەکان سێ جۆرن. بربەستێکەیە پەیوەندی بە حکومات و دەسەڵاتەوە هەیە، بربەستێکەیە پەیوەندی بە مرۆڤەکەەوە هەیە بە ناخێوە هەیە، پاشان بربەستێکەیە پەیوەندی بە ظاهیری ئینسانەکەوەیە. مەسەڵەن ئەو بربەستانەی کە پەیوەندی بە ناخی ئینسانەوەیە. ئینسانی داعی ئەگەر ئاگای لە خۆی نەبێت تووشی عوجبە بێ تووشی کیبرە بێت بۆ کاتێک ئەبینێ 200 کەس 500 کەس گوێی لێگرێ ئەگەر ئاگای لە خۆی نەبێ شەیتان زەفەری پێبە ئەمە تووشی کیبرە بێت تووشی عوجبە بێ بەڕاستی. بۆیە زۆر گرنگە داعی ئەم بربەستە لە ناخی خۆی دابشکێنێ کامە خاڵێکی زۆر گرنگە. زۆر جار خەڵکێکە گلەی لە ئینسانی داعیەکە نەڵێن سەلام لە کەس ناکات لەگەڵ کەستا سەردانی خەڵک ناکە مەسەلەن تێکەڵ نیە لەگەڵ خەڵکدا لە کاتێکدا کە تێکەڵاوکردنی خەڵک پێغەمبەری خوا فەرمی الذي يخالط الناس خير من الذي لا يخالط الناس ولا يصبر على أذاهم. ئەوە زۆر گرنگە فەرموو کەسێک کە تێکەڵی خەڵکە بێ زۆر لەو باشترە تێکەڵی خەڵک نابێ و سەبر و ئارام ناگرێت لەسەر ناڕەحەتی خەڵکی. بۆیە زۆر گرنگە معەویقی داخلی بربەستەکانی داخلی داعی بیشکێنێ. ئەوە زۆر گرنگە. خاڵێکی تر جاری وایە بربەستەکان لە بەردەست ئینسانی داعیە شتی خارجین یعنی خارج ئیرادەی خۆیەتی. مەسەلەن ئەوێ بانگەواز کە بۆ لای دینی خوای پەروەردگار ئەوێ بابەتێک ڕوون کاتەوە ئەم بابەتە کەناڵێک نییە بۆی بگەێنێت گۆڤارێک نییە لێ بنووسێت پارەیەکی نییە کتێبێک چاپ بکات. ئەمە زۆر گرنگە. مەسەلەن ئێمە کەناڵی داعوی مەسەلەن زۆر جار بۆی بێ پارەی وە ناڵێنی ئێستا کەناڵ هەیە داخراوە لەبەر بێ پارەی بەڕاستی کەناڵی وایە دیقەکەی زۆر ناشرین لەبەر بێ پارەی خەڵکێک تااقەتی نێگوێی لێ بگرێ. بۆیە ئەویش معەویقێکی ترە بربەستێکی ترە کە خارجە لە بەردەم ئینسانی داعیە. بربەستێکی تر کە حکووماتە جاری حکوومات نایڵێ ئەمڕۆ خەڵکێک ئەگەر زۆر شارەزای دین بێ ئەگەر مەسەلەن لە هەموو بوارەکاندا لەگەڵ خەڵک خۆشیان بێت خۆیشی عمدەیەکی پێبێ واتە ئینسانێک بێکە پێگەشت بێ لە کاری داعویە. بەڵام بۆ نمونە ئەگەر ئیمام و خەتیبێک نەبێ لە مزگەوتە ناڵن وتارە بدات ناڵن خودبەیەکی جومعە بدات ناڵن محاضەرەیەک بدا ئەمە حکوومات وای لێکات ناڵن لە شوێنێکی گشتیا زۆر جار کۆڕێک بەستێ ئیلا مەگەر کەسێک لایەنێک ئەحزابێکی ئیسلامی مەسەلەن یارمەتی بدا. بۆی ئەوە معەویقاتی خارجی. ئینسانی داعی بە کورتی کۆمەڵی بربەستی زۆری لە پێشە بەڵام هیچ بربەستێکی وەکو خۆی نییە. خۆی ئەبێ خۆی ئاگادار بێ خۆی لە ئەوە بپارێزێکە زۆر بەخۆیەوە بنازێنێ کیبری نەبێت و بەردەوام خوێندنەوەی واقعیە بێت چونکە واقعیت زۆر گرنگە بەڕاستی. من بانگی تۆ ئەەکەم بۆ لای خوای پەروەردگار ئەبێ بزانم چۆن بانگی تۆ ئەەکەم ئەبێ بزانم چۆن باسی دینت بۆکەم. بۆیە زۆر گرنگە ئینسانی داعی ئینسانێکە کاری بانخوازی ئەکات تێکەڵ ئەو واقعە بێت كلم الناس على قدر عقولهم بەپێ عقلی ئەو خەڵکە قسەیان لەگەڵا بکات ئەو کاتە ئینسانێکی داعیەکی سەرکەوتووە بێ. خاڵی بەهێز لە ژیانی بانخوازە بریتە لە پەیوەندی بەخواوە. بانخواز بەهۆی خواوە بەهێزە
نەک لە ذاتی خۆیەوە بێ. ئێمە بۆ هەموو جارێ لە نوێژە لە هەموو ڕکاتێکا دووبارەیەکەین و ئهدینە الصراط المستقیم خۆ بە حساب ئێمە هیدایەتمان وەرگرتووە. ئەو هیدایەتە هیدایەتی تۆفیق و بەردەوام بوونە. کۆکا فەرمێ إن أريد إلا الإصلاح ما استطعت وما توفيقي إلا بالله. من إصلاح موي چەند بتوانم بەڵام تەوفیقەکەم لە خواوەیە. جاکە تەوفیقەکە لە خواوە بێ پەیوەندی بانخواز بەخواوە شەو نوێشکردنی عیبادەتکردنی سوڵحانی بۆ خوا ئیخلاسی بۆ خوا ئەوە قووەتیاتێ. جا ئیتر ئەگەر ئەوانەی تیا بوو ئەوسا قسەکەی کاریگەری بێ. ئەگەر ئەوەی تیانە بوو قسەکەی حتمما کاریگەر نابێ بێ بە لاف و گەزاف و بە ئیدعاکردنێک کەوەی دیعاکردن و لاف و گەزافە ناچێت بۆ چونکە خی گەورە بەردەوام مسلمانان و بەتایبەت بانخوازان تاقیە کاتەوە. وما كان الله ليذر المؤمنين على ما أنتم عليه حتى يميز الخبيث من الطيب. خی گەورە واس نایێنێ لە مسلمانان هەتاوەکو لە بێژنگیان نەیە چاک و خراپ لە یەکجانەکەتەوە. هەمووی ئیدعای ئیمان و ئیسلامەتی و داعەتیەکە بەڵام کامی ڕاستەکە لەگەڵ خوا. لەبەرەوە خی گەورە بە پێغەمبەر سەڵڵاهو فەرمێ وما يريد الله فتنته فلن تملك له من الله شيئا. خی گەورە کێی ویستاقی کاتەوە تۆ هیچت بۆ ناکرێ بەرامبەری ئەوە تاقیکردنەوەی خوا خۆی تاقیەکاتەوە ئەزانێ ئەم کەسەت چەند بۆ خوا سوڵحاوە چەند بۆ خوا نەسوڵحاوە. فیتنەکان لە ژیانی بانخوازە زۆرن. ئیتر ئەمە فیتنەی پۆست و پلەپایە یان فیتنەی پارە یان فیتنەی ژنهێنان و مەسائلی ئافرەت و ئەمشتانە یان فیتنەی ماڵ و خێزان و ئەمشتانە یاوەکو مەسەلە شەهادە. جاری وایە کەسێک دایەکی باشە کاتێ شادەیەک هێنێ لە خۆی باییە بێ یان هەوڵ نایە خۆی باشتر و چاکتر بکە. ینی خۆی هەوڵ نایە بەرەو پێشتر بچێ کە لە کاتێکە دنیا لە گۆڕانێکی بەردەوامایە هەمومان پێویستمان بە خۆتەواوکردن و خۆچاکترکردن هەیە و شارەزابوون هەیە لە زانستی سەردەما لەو شتانەی کە بەردەوام تازەگەری ئەوێ بەردەوام بەرەو پێشچوونی ئەوێ. جا بەڕاستی ئەبێ بانخواست وەستان نییە لە ژیانی مسلمانە. لمن شاء منكم أن يتقدم أو يتأخر یا بەرەو پێشچوونە یا چوونە دواوەیە وەستان نییە کە وەستا وەکو ئاوێگە وەستێ بۆ گەنەکە نابێ بوەستێ بەردەوام چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ من استوى يومه فهو مغبون. زەرمەندە کەسێک دوو ڕۆژی وەکو یەک بێ نابێ ئەمڕۆی وەکو دوێنێ بێ ئەم ڕۆژ شتێت لە چاکە لە عیلم لە شتێک زیاکە ئەگەر زیایی نەکرد معنای لە شوێنی خۆی وەستا وەستانیش یعنی تەراجع و یعنی زەرمەندێت مەرج نییە. چکە کاتە تۆ باسی کاری بانگەوازەکەی وەکو وتمان کە بریتی بێت لە ئاگدارکردنەوە بێدارکردنەوە ئاگدارکردنەوە بێدارکردنەوە یان وشارکردنەوەی مرۆڤ ئیماندارەکان لە بنەماکانی ئیسلام مەرجە بانیکەی لە کفرەوە بۆ ئیمان. هەرچەند لە تەعبیری قورئانی ئەم وشەیە بۆ ئەو بەکار هاتووە بەڵام لە ڕاستیە کاری ئیماندار گەورەترە لەوە چونکە بریتێ لە تەسکیرە فەذەکر بالقورئان من یەخاف وعید. واتە بیریان بخەرەوە بە قورئان چێ ئیماندارە بیرقیتەوە. یان ئەوە تا کاتێک سەحابەکە فەرمێ ئیجلیس بینە نؤمن ساعە با کۆبینەوە و سەعاتی ئیمان بێنەوە تەقوی ئیمان بکەین. یان کارێکی تر بریتە لە تعلیم. ئەوە تا موسى عليه السلام کە خۆی پێغەمبەرێکە سەلامی خوای گەورەی لێبێ بە عەبدە ساڵحەکە فەرمێ ئەتەبیعوکە عەلی ئەن توعەلیمەنی. کەسی بانخواست کۆمەڵی معلومات و شارەزایی لایە بە پێی سەلیقەی خۆی ئەگەێنێ بەو خەڵکەی کە ئەو فەهموو تێگەشتیان نییە. کەواتە کاری بانخواست بریتینە لە بانکردنی خەڵک لە کفرەوە بۆ ئیمان بەڵکو بریتە لە ئاگادارکردنەوە بێدارکردنەوەی خەڵک و شارەزاکردنیەتی لە بنەماکانی ئیسلام بە شێوەیەکی سەردەمیانە. بۆیە ڕاستە کەلیمەی دەعوە لە قورئانە بەوە هاتووە بەڵام لە کفرەوە بۆ ئیمان هاتووە بەڵام کاری بانخواز و بانگەواز گەورەترە لە دەعوە چونکە دەعوە تەنها بۆ بێباوەڕە بەڵام وەکو وتمان کاری داعی کاری بانخواز بریتە لە تەربیە لە تەسکیە لە تعلیم. ئەمانە کاری بانخوازانە کە لە هەموو سەردەم و زەمان و مەکانێکە لە هەموو کات و شوێنێکە ئیشان ئەمانەیە کە ئەو خەڵکە تەسکیە بریتە لە چی؟ تەسکیە واتە بریتە لە دوو. یەکەم پاکردنەوە تەطهیر پاکردنەوەی ناخی ئینسانەکان، دووەمیان تەنمیە گەشەپێدانی ئینسانەکان، دووەم تعلیمی کتاب واتە فێرکردنی شارەزایی خەڵک بەم پەیامە ئاسمانیە و بە سونەتەکانی خۆشەویست عەلەیهی سەڵات وەسەلام. سێمیان بریتە لە تەسکیرە بیاتخستنەوەی خەڵکی. ئەم خەڵکە تۆ بەردەوام بەهۆی سەرقاڵی ئینسانەکانەوە هەموو کەسێک ناتوانێت بەردەوام ئەم خاڵی هەبێ بتوانێت گۆڕانکاری لە خۆیان بکە و مراجعەی خۆی بکات و ئەم چەمکە دنیای و قیامەتیانە بێنێت و بیری خۆی. ئەوە کاری بانخوازانە کە بەردەوام لە ڕێگای محاضەرات لە ڕێگای بەرنامجەوە لە ڕێگاکانی ترەوە خەڵکی وشار ئەکەنەوە خەڵکی ئاگادار ئەکەنەوە کە
ئەمانە شتە جوانەکانی ئیسلامن ئاگات لێبێ ئەمە شتە نەخوازراوەکانت لی دوور بکەرەوە و بیرانەکەنەوە کە ڕۆژی دوایی هەیە لێپرسینەوە هەیە کەواتە کاری بانخواست گەورەترە لە کارێکی لە کاری داعی چکە لە داوایە بەس قسەی خۆتەکەیت و ئەڕێ بەڵام کاری بانخواست گەورەترە تۆ بەرپرسی لە قیامەتە بەرامبەر هەموو شەیەک کە بۆ خەڵکی ئەڵیت بۆی کاری بانخواست زۆر گەورەترە لە کاری داوە.